السلام علیکم بینەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵ و شادومانین جارێکی دیکەش لە پرۆگرامی لە مزگەوتەوە بە خزمەتی ئێوەی عزیز و خۆشەویست شاد دەبینەوە. ئەمجارە لە گوندی سێبیرانین، سێبیرانی ئاغا. ئەم گوندە دەکەوێتە نێوان قوشاغلو، دەکەوێتە نێوان منارە و گوندی باقەرتە ئەسحابەلەک. جا ئەم گوندە ژمارەی دانیشتوانی هەر نزیکەی 6 ماڵێک دەبێتن و خەڵکیش سەرقاڵن بە فەلاحەتی و بە مەڕداری و هەندێک با بڵێن ئەوەی کە لێکوانەیە زیاتر خەڵکەکەی ڕووی لە کشت و کاڵە و هەندێک لە دانیشتوانی ئەم گوندە تەنها ڕۆژی هەینیان دەگەڕێنەوە بۆ گوندەکە و بەشێکی دیکەیان بۆ سەیران ئاوا دەگەڕێنەوە گوند، بەڵام ئەوەی کە لە گوندا دەنیشێ نزیکەی 6 ماڵێک دەبێتن. جا ئەم گوندە قوتابخانەشی هەیە لە پۆلی 1 تاوەکو پۆلی 6 و بنکەیەکی تەندروستیشی هەیە و هەروە یەک مزگەوتیشی هەیە. جا من ئەمڕۆ گفتوگۆ دەکەم لەگەڵ بەشێک لە دانیشتوانی ئەم گوندە با بزانم ئەوان چەند دڵخۆشن کەوا لە گوندا دەنیشن و لەگەڵ مانجی ڕەمەزان چۆنن و هەروەها ئەوان قسەیان چییە. ئێوە لەگەڵمان نابن بەیەکەوە لە گوندی سێبیران دەبین. بەڵایزان و خۆشەویستان لە میانەی گەڕانمان بەنێ و گوندی سێبیرانی ئاغا چاوان بەیەکێ لەو پیاوانە کەوتکەوا ساڵانێکی زۆرە ئەم با بڵین هەر لە گوندە لەدایک بوو و منداڵی ئەو گوندە بووە و ماشەڵڵا ئێستاش پیاماقوڵی ئەو گوندەیە. مام حاجی یان با بڵێن مام فازڵ سەلامی خوات لێبی و لەگەڵ مانجی ڕەمەزانی چۆنیە؟ علیکم السلام ورحمة الله وبركاته بخير بين سپاسان دەکەین و ئەو دەرفەتەی بەمەتاندا الحەمدولله ڕەمەزانی ئەوسا ڕەمەزانێکی زۆر خۆشە. پیاو ئەوگەر تەوەکولی هەبی هەموو کاتێک ڕەمەزان خۆشە، ئەگەر ئیمانی بە قووەت بی هاوی جستامی هەر کاتێک مەقسەدی بی بگریتن دەگریتن خۆشە. الحەمدولله زۆر خۆشە، ناوڵە نەتێنی دەبی نەبرست دەبی هەموو کەس دەتوانی بگری، یەختیار مندار هەموو کەسێک الحەمدولله زۆر شکر. بابزان ئێستا لە گوندی خەریکی چی؟ بە قورعان من لە گوندی گوند بەخۆ دەزانی مەجموعان خەڵکێکی تێدایە، ئەو خەڵکانە هەندێکیان بە مەڕداری خەریکن، هەندێک بە کاری پیشەی فەلاحەتی خەریکن، هەندێکیان بە کاسبی دەرێ خەریکن، یەکیان ئەمن لە خۆم هەم فەلاحم لە گوندی بیرم هەیە، هەمیش ئیشی مەقاولاتی دەکەم لە دەرێ ئیش دەکەم و قەلا بترێرەمان هەیە و خەڵکانش دیش خەریکی مەڕدارن و خەریکی مەرنەوە مەڕی بەخێو دەکەن و بەرهەمەکەی باسی فەلاحەتیت کرد. بەرێ فەلاحەت لە ساری چەندەوە فەلاحەتی دەکەی؟ بە قورعانە من لە منداریەوە لەگەر بابم ئەمن هەر خەریکی فەلاحی بوومە لە ساڵی هەفتاکان هەفتا پێنجی ئەمن لەگەر بابم زمانی داسێ دوورنەم کردی لەگەری مندار بووم ئەمنی دەبێت لۆ دوورنەی ئەو کاتی جۆتی دەکرد بە هاوجاری ئەمنی دەبێت ئەمنی فێر دەکرد. ئێستا لە هەوجاری هەموو دەزانم لە داسێ دەزانم دوورنەم کردیا ئیشی هەوجارم کردیا بە منداری خەڵک ئەو هاو کاتی خۆی هەوجار و داس بوو دەراسە و ترەکتەری ئەو کاتی ژیان ئەو کات تۆزە قورس نەبوو بە خوددا ئەو کاتی بە قووەتی فەلاحەتەکە بە قووەتی ڕنج و شان و مادیبوونی بەشەری بوو، بەدەست و بازووی بەشەری ئەو ئیشە دەکرا ناخۆش بوو، زۆر ناخۆش و دوایش هەموو فەلاحەتی کابرا دەتوانێت ئەوەندە زۆر بکە ئەوەی ئێستا دەکرێت. کابرەگە بیتانی باە ئەو پەڕی عەربەک دوو عەربە سێ عەربە پتر پێنە دەکرا دابچینی بەکەری وراقی دای دەچاند و هاوینە دەبا بدورتۆ بەداسێ و زەحمەت بوو دەیکێشاوە و زەمانی شەغرەی بوو. ئەو شەغرەش کمی هەردەگرت هەتا دەهینا ئەو زۆخینە ماگەک دوی پێدەچوو لە زۆخینێژ ئەو زەوە زەنجەڕدا دەبەستا و دەی کوتا دەگەشتە پاییزێ وەڵحاسر هەرەوتە بارانە دەباری یا لە ڕەوسێ هەردەگرت. ئەو سارش هەرگرتنی دەغری لە عەمبارێ بوو یا لە چارێ بوو، چار عەدیان قۆڕ دەکرد دەغریان تێ دەکرد بە کای دەوریان شارە دەکرد تیان دەکرد تا ئەوە مۆرانەی لێنەدا هەتا مۆرانی لێنەدا هەرگرتنی دەغری ئەو کاتی ئەو هابوو یان کابرا عەمباری بەخشتی دەکرد بە قوڕێ لەسەر پێسکان و دەغری تێ دەکرد سارێ با سارێ مزاشی خۆی دادەنا باینانی زیاتر ناگە کابرا گەنمی هەبا گەنمی دادەنا ئەگەر نەی بە گەنم و زۆی تێکەری دەکرد لە عەمبار دەکرد دەگۆ ئەو نانی سارەکەم دانا یانی خەمی نەبوو خەمی مردنی نەبوو. باش ئەو کاتی
کە ئیژەها زەحمەت بوو خەڵک لەگەڵ مزگەوت و لەگەڵ ڕۆژی و لەگەڵ مانجی ڕەمەزانە چۆن بوون بە قورعان خەڵک ڕووی لە دین بوو ئەو کاتیش هەندێک شتی دەبینم لەو زورفەی ئێستا لەو کاتی نەبوو وەکو ئێستا کە دەبینی خەڵک گەنجەکان ئێستا گەنجی ئەو زمانەی زۆر ینی بەدووی هەوا و نەفس و ئارازوی خۆی کەتیا لە شارەکان لە جێگەکان ئەو کاتی ئەوە نەبوو عیب بوو خەڵک هە لە دەشتێت شاری هەنە دەدیت سارێک گەجارێک بچوو باە نەبوو عالەمە فەقیر و هەموو خەرشی ئەوی بخیندابا لە عوزرەی مامۆستای دەرسی دینیان دەخین فەلعەتیان دەکرد کە سابەتە لەگە داک و بابی خۆیان دەکرد دەسوونەکەم بەرخاکەم مەڕی ینی گەلێک ئاگای بە ئیشی دنیاوە نەبوو لە قیامەتێ بووم بەسەدە مۆزوعەکەی لە ڕووی دین بوو. دا حاجی سلام علیکم. علیکم السلام. باشن ان شاء الله چاکن. سلامت یا ربی. خوا سلامتان کا. ئامانەتی خۆی. بابزانم لەگەڵ مانجی ڕەمەزانیان چۆنی؟ وەڵی لە بە کلیەکانم بەداخۆ بڕۆچی نابوو. بەس نەخۆشی. ئەرێ وەڵا. کلیەکانم تاوانینە. خوای گەورە سەلامەت کە یا رب. دوزار قەسرم لەو کرایە جێم لێ نییە. بەس نانیش ناخۆم. بەس ئاو. بەس ئاو. لە بە کلیەی. ئارێ وەڵا. باش. با قیچێک بگەڕێمەوە زمانی قەدیم. وەچی گچکە بوون چۆن بە ڕۆژی دەبوون والله یەک ڕۆژیم قوتار نەدەکردنەوە مینە شەشەران ڕەجەب شەعبان شەشەران هەمووم دەگرت ئەوجا لەگە برایەکەم دەبە منافسیەک ئەوە چێوە هانی دەدای پێی دەگوتی باب بە ڕەحمەت بی هەزار ڕەحمەتی لێ ئارێ وەڵا شەو نێژشتان دەکرد لەگەڵ بەرێ شەو نێژمان دەکرد و سەرکۆتیمان نەبووە چوونە دەرمان نەبووە هەر لە مارێ باشە جاران خەڵک کە بۆ یان با بڵێن بۆ پاشی و هەردەستا بەرێ هیچ قاپ و شتی دەبر لۆمارە جیانەکەیان قاپی شیوی بباتن و برێوە جیران و پارشیوان هەردەستانەوە ئەوەی دەمانزانیە محەلەکەی خۆمان ئەگەر چێ پێویستە پارشیوان لۆی بی بەس ئێواران هەمووی دەورەمەند و فەقیر لۆیەکی دەبرد ئێواران هەربێ ڕەمەزانێش قاپە زیرانەتیمە هەر هەبووە باش ئەدی کچەکانی ئەو کات کو یارمەتی داچیان دەدا وەڵی کچەکانی ئەو کاتە ژنەکان لە خۆیان گورج و گۆر بوون بەرا بە پێی پێویستیش ئەوەی پێ بکرابایە دەیکرد ژنی قەدیم هەم ئیش بەس بێ چاوەڕوو نەبووین یعنی لەو جێدا بنیشتباینایە ئەبەدەن نەدەبا هەربستین یانە چنێ ڕوبەڕووی کەچ بینەوە یان قسەی ناخۆش بکەین یان بچین سینگ لە میێوانی بگرین ئەوە نەبوو کەس نەیدەدیتیم وەچی منداری هێستا حاج السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. سلامت بيا خباش بشال. لقى مانجي رمضاني كوي. مانجي رمضاني يعني شكراني خواي دبي زور باشا يعني الآن مثلا جسمي وفكري خاصة استاو مانجي رمضاني يعني ما شاء الله بشكراني خواي دبي فكر اللي هيز جانك في الدنيا ناكيوا بس فكر لو إذا كيوا لكن بقي هواري يعني افتاري بشتيني. وروجش يعني شكراني خواي بيدو يعني زور باشا يعني قصي علاج مثلا دكتور يعني زور باشا شكراني خواي بيدو استاكا فاستاكي خوشة وتتواني روجو بقري بله روجو شو قلتي بزحمتي لي شكار والله أمن نم قلتيا بس لو قندي وقت خوي لو قندي برين بابي من خلوي كرديا أو قندا بري أوش بابا دربي خمس بيني لو قندي قندي توبزاش سابقا بعرف بيشتري ناندر ديوخاني أما بوينا لو قندي أنقول ناني خلطان ده أما ديوخان ما نبوي ناني همون عقمان ده بيشمرقا خوي بخد يعني نمشى أوش يعني دليلي بيشمرقاش بوقت كلية لو قندي أما لو بشخص كوم يعني نانم دايو خرما قصب يعني جارو صلينا يعني بتار ذكرت نان ندماو هيج خرما هيج ندماوا دمدا بيشمرقان ري دليل بيشار إيرا مثلا لو كاريتان أودي دكول لو ريدم برانو لو جديدو
ئەو دەلۆکم ئەو دەلۆی قوتارم دەکرد لۆ چل هەوێ زەی دلیلیم پیشانەدا یعنی ئەمن تقریبا نیمسە وەخت خۆی تەنزیمێک بوویمایلی پارتی یعنی وەخت خۆیم ئێستا تو بەس پێم برێ لەو گوندەی خەریکی چ بووی کاتێک لە گوندی ئەمە فەلاح بووین فەلاح فەلاح بوون بابم باوەش برێم عیبنەی بە ڕوخسەت خۆت خلوەی دەکرد ڕەزەب شعبان ڕەمەزان سێ ماگ نەداهاتوو ئێستا سەیدەوان هەیە سەیدەوان ئەو ئاجی فازلیش دەزانی سەیدەوان نانم لۆ دەبن ئەو سێ ماگەی نەداهاتن ئەوی لە خین دەربچوو بە ئیجاد بە ئەوانەیان دەخوات سێ ماگ ئەم لێرانە عیبنەبی کەر هەی کەر برێن کەری چارپێ لە دووش هەیەگە نەزانانی نەکرد لە قەرەتی گەورە بی کەر سوای کرێدەم بە تێرکەی نانی هەورەمانی هەبوو نانی هەورەمانی ئەوتوم زعمەتە بزانی بێزم چینە بابز بە نانی هەورەمانی لەگە خورمای پێشلی عسیری خورما هەبوو ئەوە تقریبا عسیری خورما ئەوەن دەبوو ئەو ژنی جیلی قەدیم یعنی بەڕاستی ئەو ژنانی ئێستای نابی هیچ پێیان ناخۆش بە هیچ ژنێک ناگاتە جیلی ژنی قەدیم لۆ لەبەر ئەوەی عیب نەبی سبەینا مەسن ئەوە دیژرمەوە مەسن ئەو خورمایی دەیکردە ئەنگوتک دەیکردە ئەنگوتک یعنی تێک نەدەست ئەنگوتش ئەوەندەوەدا هەنگوچی ئەنگوتشی مەسن هەویری بەس ئەو لۆ حاڵەتی دەشتەیە و لۆ حاڵەتی مەسن جیان و شتوالە یعنی عازر بوو و لەو گوندەش پێشترێ با پێت برێم قەزی ئەوەی ئەو سەر ماشەڵا ویشکە سار و بەخۆشی دەزانی بەراوبێتی هەموو کەس بزانی بەخۆی دەزانی سوال دەرێ لۆ لێش ئەمە پێشتر لەو گوندەی بووین مانجی یازدە تۆمان دەکرد تۆز لە تۆزی هەرستا ینی تۆز بە تۆزی دەکرد هەرستا هیچ بێش ینی یابز علی یابز ینی عربی دوای پێ درێم ساوی منی یعنی ماشەڵڵا باران هەفتە دەباری هەفتە ئەمە لێرە لەو گوندەی مەڕمەڕانە دەدا مەڕمەڕاندا یەک هەفتە باران دەبای دەشت و دنیا سپی دەچوو دەشت و دنیا ئەوەش یعنی دومیش لێرانە یعنی خۆسکەم بە زمانی ینی پێشانکە ئەوە زانی لۆ یەکەم تشت عالم مەسەن نیوە گەنم نیوە جۆ یعنی تێکەری دەکرد ئەو منارە ئاش برین ئاگری هەبوو ئاش لێمان دەکرد نیوە ئەوە دەخوارد ینی قەنەعاتتە بوو تەمەعەت نەبوو ساری یەکجار جۆخینی هەردەگرت یەکجار جۆخینی هەگرت ئەو جۆخینی ئەوەی نەبوو تەمەعی نەبوو یعنی قەنەعاتی هەبوو بەو قەنەعاتی ینی زۆر ینی مرتاع بوو ینی باش بوو دەست خۆشی هەر بە کورتی پێم بری ئێستا لەگەڵ نوێژەی بە کۆمەڵ چۆنی نوێژی جەماعەت لەگەڵ نوێژی تەراویح چۆنی ئەمن ئێستا عالیان لێرە نیمە بەس تقریبا ئێستا باشین ناچێ مزگەفتی باوەکو ناچی لۆ نوێژ تەراویحش دەچی دەچم نوێژ تەراوی دەچم ینی شتەکە ئەمە دەرگوتی کابرا مەسەرەن ینی واقعیان خۆی گەورە لە ئێستای منەقم کابرا ژیان ئەتو مەسەنەگە تو مەسەر ڕۆژی نەگری نوێژی نەکەی ینی بەدنی هەمووی تو حەسەل باشە بە عەرەبی کەتی حەسەل باش هیچ نییە بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين
الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. سێبیران چامان بە مامۆستای گوند کەوت مامۆستا نێشیروان با بزانم خەڵکی گوندی لەگەڵ عیبادەت تا چۆنن و چەندێک دێن بۆ نوێژی جەماعەت و لەگەڵ تەراویحشە چۆنن بەگشتی لەگەڵ مانجی ڕەمەزانە. مامۆستا نێشیروان سەلام عەلەیکوم. خواپان باشن ساق سەلامەتن یاخوا باش بن. مامۆستا بەر لەوەی بە پرسیارێکی خەڵکی گوندی بکەم لە ڕۆی عیبادەتەوە خۆت لەگەڵ مانجی ڕەمەزانە چۆنی؟ الحەمدولله سوپاس بۆ خوا زۆر باشین و دوعاشمان کردی ئینشاڵڵا خوای گەورە بەردەواممان کە لۆی ئەو زەخیرەی لە مانجی ڕەمەزانەیە تەقوایە خوای گەورە بە قسمەتمانکە. مانجی ڕەمەزان فرسەتە مامۆستا. فرسەتە و دەرفەتە و باڵێ مامۆستا خەڵکی ئەم گوندە لەگەڵ عیبادەت تا چۆنن؟ سوپاس بۆ خوا بەتایبەتی کە من جومعان دێمە ئێرە لە کاتی خودبەی زۆر قەرەبارگە لە خوای بەزداری زۆر باشن الحەمدولله لە هەموو شوێنە چیش خەرکەکەیە مەسەلەن نایەتە مزگەوت نوێژ ناکە ئەوە هەردەبی بەس الحەمدولله بە شێوەیەکی گشتی زۆر باشن الحەمدولله چونکە بەردەوام جەماعەتی تێدا دەکرێت بەردەوام هەموو فەرزەکان نوێژی جەماعەتی تێدا دەکرێت. باشە تەراویحشتان هەیە مامۆستا تەراویحشمان هەیە خەڵک باش دێن بەردەوامیش تەراویح تێدەکرێت بەزەم بخۆم بەس جومعان لێرەمە. ئەی شوێنی ئافرەتانیش هەیە؟ شوێنی ئافرەتان هەیە بەس ئافرەت لەبەرەوەی کەم دێنە ئێرە شوێنەکەشمان بڕێک پێویستی بە تعمیرە بەڕاستی پێویستی بە تعمیر و چاکردنە لێ یعنی بەردەوام ئافرەت نایەن جار وێ جومعان دێنیان ئێرە وەکو ڕێبوار هاتچۆ دەکەن لێرە دێن نوێژێ دەکەن. باش خۆ چەند ساڵە لە مزگەوتەی با بڵێم وتاربێژی؟ لە 2019ەوە تقریبان دەکا 6 سال. یعنی لە 2019 تو وتاربێژی لێرە؟ بەێ زۆر باشە لە شوێن دیکەبینە لە جێگای دیکە بوو. خۆشت هەر ئەسڵیم گوندەنی؟ بە ئەسڵ خەڵکی ئێرەی نابخۆی تۆبزاوە هەبووە لێرە تۆبزاوە ئەو ناوەی بزرێ ئێستا تۆبزاوە پێشترە لێرە بووە سێبیران سە لێرە ئاوادان بوویتەوە تۆبزاوەکە ناوی نمایە لەبەرەوەی ئەمە زیاتر خەرشی تۆبزاوای کەم هاتبوون ئاوادانیکەنەوە زیاتر خەرشی سێبیران هاتن لێ ئێستا بە ناوی سێبیرانی ئاغای براوبییتەوە ینی گوندەکە ئاوادان بوویتەوە. ئەو مزگەوتە کەی دروست کرا؟ ئەو مزگەوتە وڵایی تاریخەکە لەوێ درایە بەس تاریخەکە ئێستا مامۆستا بینیم بۆ بەربانگ نیسک و خورما و ئاو دابین کرابوو ئەوە چۆن چۆنی خەڵکی گوندی هەر ڕۆژە و یەکە نۆرەی دێ یان یەک خێرخواست تاوەکو کۆتایی ڕەمەزان لە ئەستۆ خۆی گرتووە و با بڵێم هەم نیسکەکە و هەم خورما و ئاوکە دابین دەکەن. بە هەم خێرخواست خوا خێریان بنووسی خوا پاداشتانەوە هەم خێرخواست هەم خەرشی گوندیش هەم بە سڕە بە نۆرە هەم هەیە زیاتر ڕۆژان دەکاتە عیدی خۆی جارە یەکە. بەێ زۆر باش. ئەو گوندە چەند مامۆستای هەیە؟ چەند مامۆستای ئاینی هەیە؟ بەس ئەم مامۆستا ئاینی مەلێرە. چەند مزگەوتیشی هەیە؟ یەک مزگەوتی هەیە. یەک مزگەوتی. زۆر باش. خەڵکی گوندەکانی دیکەش دێن بۆ بەتایبەتی بۆ نوێژی بە کۆمەڵ و یان با بڵێن بۆ ڕۆژی جومعان بۆ وتار بەتایبەتی جومعی خەرک زۆر دێ گوندەکانی دیکە دێ هەتا ئەوانەی داوامیان هەیە لەو سەیتەرەی نێزیکە لە بن زورجی نەما پێشمەرگەکان ئەوانە زۆر دێن ڕۆژانی جومع جومعان ئێرە قەرەبار زۆر باش. مامۆستا بەهۆی ئەوەی کەوا عفۆن بەهارانی زۆر قەرەبارە بەهاران زۆر باشە. مامۆستا خەڵکی لێرە لەگەڵ قورئان خوێن ناچۆنن؟ وەڵا وەکو یعنی خول و ئەوانە نیتمان بەڵام باشن الحەمدولله قورئان خوێنمان هەیە پێش نوێژی دەکەن بۆ خۆیان دەخینن گەنجی ڕوو لە دینیشتان هەیە الحەمدولله لە خوای بەزیادی الحەمدولله بەردەوام هەمانە گەنج دێنە نوێژ و نوێژەکان دەکەن. مامۆستا دەستت خۆش بی خۆشحاڵ بووین لەگەڵ جەنابەت ئەگەر لە کۆتایی قسەیەکت مابی ئەمە لە کۆتاییدا دەستان خۆشببی خوا سەلامەتتان کە خوا بەردەوامتان کە خوا پاداشتان بداتەوە. پەیامی کۆتاییشمان ئەوەیە لە مانجی ڕەمەزان خوای گەورە نوێژ و تاعەت و ڕۆژیەکانمان قبول بکە
و کە ئەوەی زۆر تاکید لەسەر دەکەمەوە ئەوەیە ئەو زەخیرەی تەقوای کە خوای گەورە دەفەرمێ فەئینە خەیرە الزادی التەقوا بە قسمەت هەموو لامان بکات چونکە حکمت و هەدەفی مانجی ڕەمەزان بەڕاستی ئەوەیە کە لعلكم تتقون خوای گەورە دەفەرمێ يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون أو براسي مبسط سرچەکەیە تەقوا باشترین زەخیرەیە کە ئەگە بە کورتی پێناسی تەقوا بکەین تەقوا یعنی لەخوا نێزیک بینەوە لە شەیتان و شەیتان سفەتان دوور بینەوە یعنی ئەوە ئەساسەکەیە ئینسان بتوانی بەڵایزان و خۆشەویستان ئەوەی کابینیتان و بیستان سەرنج و تێڕوانی بەشێک لە دانیشتوانی گوندی سێبیرانی ئاغا بوو ئەم گوندە بەهۆی نزیکی لەسەر شەقامی سەرشی نێوان هەولێر مەخمور بە تایبەتی لە ڕۆژانی هەینیان با بڵێم لە وەرزی بەهارا خەڵک زیاتر دێن بۆ مزگەوتە وام مزگەوتە خەڵکی گوندەکانی دیکەشی بەسەرەوەی خەڵک دێ بۆ نوێژی بە جەماعەت یان با بڵێم بۆ وتاری ڕۆژی هەینی دێن بۆ مزگەوتە و بەگشتی دانیشتوانی ئەم گوندەش ڕوو لە دینن ئینسانی زۆر باش و چاک بوون و هەروەها لەم گوندەش هاوشێوەی شوێنەکانی دیکە هاوشێوی بەشێک لە شوێنەکانی دیکە هەتاوەکو لە سەرەتای ڕەمەزان تاوەکو کۆتایی ڕەمەزان نیسک و خورما ئاو بۆ ڕۆژەوانان دابین دەکرێتن و ئەوان خەڵکی گوندی زۆر دڵخۆش و زۆر کەیف خۆش بوون کە گەیشتونەوە بە مانجی ڕەمەزان تا لە مزگەوتێکی دیکەوە و لە شارێکی دیکە و لە شوێنێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم هەشاد و کامەران بن خواتان لەگەڵ